بڵێ بینەرانی زێدازیزی کەناڵی کوردستان 24 و پاسی یادگار سڵاوتان لێبێ خۆشحاڵماتمەوە خزمەتتان و جەژنیشتان دووبارە و سێبارە پیرۆز بێت. دیارە ئێمە لەم بەرنمەیە کە تەرخانمان کردو بۆ قسەکردن لەسەر هوەر ئێوە ئاگادارن لە ماوەی ڕابردوو لەسەر هوەری میوزیک و گۆرانی قسەمان کرد. مەبەستمانە تەواوی بوارەکان لە پاسی یادگارە جێگە بکەینەوە ئەمجارە قسە لەسەر هوەری کۆمیدیاکەین. خۆتان نەزانن ئەم هوەرە لە جیهاندا گرنگیەکی زۆری پێدراوە و بوارێکی ئێجگار تایبەتە کاڵین کۆمیدیا ینی تا ڕادەیەک هەندێک لە هاوڵاتیان وا تێگەن کار مەبەست لەوەیە کە ینی کەسێک کە بێت ئەکتەر بێ ئاکتین کات یاخود لە شانۆیەکە یان لە درامایەکە یا لە فیلمێکە و تۆ پێ بکەنی بەڵام ئەم بوارە بوارێکی ئێجگار گرنگە بە حکمی ئەوەی بوارێکە ئامانجی هەیە و ئەیانەوێت لە هەموو کارێک بە ئەنجام لی بێنە دەرەوە نەک تەنها وا بکەن کە بابەتێکی گاڵتە ئامێز بێت وەکەوەی ئێستا لە هەندێک لە ئیشەکان و لە پێرفۆمانسەکانە ئەیان بینین بەڵکو بابەتێکە ئەبێت بە گرنگیەوە لی بڕوانین. ئێمە مەبەستمانە لە مەڵقەیە بزانین کە حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی ڕۆشنبیری کە وەزارەتی پەیوەنددارە بەم باسەوە تا چەندە لە گرنگی ئەم بابەتە یاخود ئەم بوارە تێگەیشتون و تا چەندە گرنگیان داوە بە هونەرمەندانی ئەم بوارە و پاڵپشتیان کردنەوە تا چەندە وەکووترێت پارە و بودجەیان داناوە بۆی ئەم بوارە پاشەکشە نەکات چونکە دەوترێت ئێستا بە بەراورد بەجاران ئەم بوارە یاخود هوەری کۆمیدیا لە هەرێمی کوردستان لە پاشەکشەدایە. ئێمە لەم بەرنمەیە کە لە شاری سلێمانی و لە هەولێر پایتەخت بڵین میوانەکانمان بەسەر دەکەینەوە لە ڕێگەی کەسانی شارەزاوە لە ڕێگەی کەسانی کە پێیانە وترێت کەسانی هوەرمەند و قاڵ بوون لە بوارەکەیە ڕای ئەوان وەربگرین و بزانین ئەم بوارە چۆنە و گەیشتۆتە کوێ و دەبێت لێرە بە دوا چۆن لای لێ بکرێتەوە و گرنگی پێ بدرێ. من بۆ ئەم بەشەی بەرنمەکەم میوانداری دوو هوەرمەندی دیار و بەناوبانگ و ئەزیزم کردووە هەرێک لە بەڕێزان خاتوو بەیان زەریفی کە هوەرمەندە و زیاتر لە بواری کۆمیدیا کاری کردو بەڵام لە بواری جاد و کارە جدیەکانیش حتمما حزوری هەبووە. زۆر بەخێر بێن سپاس بۆم دەرفەتە مامۆستا واروا مامۆستا هەر بژین مامۆستا قادر جەلال هوەرمەند و کە لە هەردوو بوارەکە کۆمیدیا و بواری جادیشکاری کردو سپاسی ئەوە شەکەم مامۆستا شەرەفمەندینەوە ئەمڕۆ لەگەڵمانن هەر بژین مامۆستا قادرگەر لە جەنابتانەوە دەست پێ بکەم. هوەری کۆمیدیا لە ئێستادا لەم دۆخەی ئێستای هەرێمی کوردستان لە چ دۆخێکایە و هەندێک جار وشەی قەیران بەکارهێنرێوتری ئەم بوارەی هوەر لە قەیراندایە ئایا فعلەن لە قەیراندایە یاخود بەو شێوەیە نییە کە خەڵگی تێگەیشتون. ئەمەوێ بڵێم هوەری کۆمەدیە پرۆژەیەکی گەورەیە کە لە کۆمەڵێک کەرەستە پێگاتووە یەکێک لەوانە ئەکتەرە یەکێک لەوانە مەسەلەن دەقە پاشەوە دەرهێنەر و بەشەکانی تری هوەری ئێمە کەرەستەکانیمان هەمووی هەیە. ئەکتەری بە توانای چاکمان هەیە لە بواری کۆمیدیایە دەقی زۆر جوانمان هەیە پێداویستێ هوەریەکانی تری هەرمی هەن بەس کەسێکیێ ئەم کەرەسانە کۆکاتەوە و تێکەڵی کاو بۆی پرۆژەیەکی جوانی لە دەرچێ. ئێمە کاڵین لە قەیرانان قەیران تەنها لە لای ئەکتەر نییە لە لای نووسەر نییە قەیران لە لای ئەو توانایە ئەو سپۆنسەرەیە کە ڕەنگە لە لای کەس دەست نەکەوێت ئێستا زیاتر لە لای دەستگای عەلامیەکانەوەیە دەستگای مەسەن کەناڵە ئاسمانیەکان جاران پاڵپشتێکی تەواوە کرا بەڵام بەداخەوە ئێستا هیچ پاڵپشتێ ناکرێت. ئەو شتەش ئەگەر ئەوەی کەوتم ئەگەر ئەمانە ئەم کەرەسانە بەوان تەنها بەوان تێکەڵەکرێەوە کرێ بە پرۆژەیەکی جوان ئەمە زیانێکی زۆر گەورە گەێنە لەبەرەوەی هوەری کۆمیدیا یەکێکە لە هوەر ڕاقیە جوانەکانی دنیا کە لە ڕاستیە زۆر قورسە بەڵام ئەو هوەران کە زۆر نەمرن یەک نمونەی بچووکیشم پێ بۆەوە یعنی کە تۆ چیتە مەتحەفێکی کەسە عالەمیەکانەوە کەسە جیهانی گەورەکانەوە چارلی چاپلن نەبینی کە هەیکەلێکی مۆمی بۆ کراوە میستەر بی نەبینی هەیکەلێکی مۆمی بۆ کراوە بەڵام ئەنتۆنی کوین نبینی کە یەکێکە لە ئەکتەرە گەورەکانی جیهان چارلز برۆنسن نبینی سۆفیا لۆرین نبینی
خۆ ئەوانەش هەر ئەکتەرن بەڵام ئەوانە لەبەرەوەی لە بواری کۆمیدیان کەواتە کۆمیدیا پیرۆزێکی زۆر گەورەی هەیە ئەوە ئێمە هۆکارەکەی کاڵین خەیرانە تەنها ئەو کەسەیە کە لە پشتیوێت یا ئەو دامەزراوەیە لە پشتیوێت واتە کەرەستەکان هەن بەڵام کەسێکی ئەوێ کۆی بکاتەوە و ڕێکی بخات بەتەشیت بڵێ سوپاسانەکەم مامۆستا بەیان دەم و دەست بچینە سەر ئەرکی وەزارەتی ڕۆشنبیری و حکوومەت ینی جنابتان لەگەڵ بۆ نەخات و بەیان بۆمبایە ڕەنگە زیاتر لەوانی دیکە لە هونەرمەندە ژنەکانی دیکە لە بوارەکە کارتان کردبێ و دانە بڕابێتن و سەرڕای معانات و کێشەکان ئێوە هەر بەردەوام بوون بەڵام وەزارەتی ڕۆشنبیری بە ئەرکی خۆی هەستاوە بەرامبەر بە هونەرمەندان و بە دیاریکراوی هونەرمەندانی بواری کۆمیدیا کە بوارێکی و مامۆستا ئاماژەی پێدا بوارێکی جددی و قورسە هەموو کەس خۆی ناوێرێ خۆی لە قەرەی بە سەرەتا دەستخۆشیتان لێکم جوزبای جژنیشتان لێکم من کە دەستم کرد بەم کارە زۆر قورس بوو بەلای منەوە زۆر چکە من لە جادا ئیشمە کرد هەر لە سەرەتای پەیمانگاوم من بەجات دەستم پێ کردووە بەس کە لە ساڵی 2010 کاک ماهێرپی وتم زۆر قورس بوو بەلای یان حەزیشم لێ کرد بەس ئەمۆ تۆ بڵی بتوانم یان لە هیچ ئیشێک نەترساوم بەس لە کاری کۆمیدیا ترساوم چکە زۆر قورسە لەوەتی من کارەکەم لەوەتی من چوومەتە بواری هونەرەوە هەر لە پەیمانگاوە هەتا ئیستا هەر لە کە سوکارەکەم بیگرا هەر لە دەور پشتەکەم مامۆستاکانم هەمویان شتیان فێر کردوم بەڵام هەتا ئیستا کە من بەردەوامیم هەیە تا ئیستا یەکێک نەهاتوە دەستم بگرێ بڵێ تۆ ئەتەوێ ئیشێ بکەی من هاوکاری دەکەم ئەبێ بەردەوام بی یعنی غەزبی بکا لە سەرت چۆن خۆشە هاوکاری دەکەم ئەڵێ یعنی ئەوە تۆ زیاتر پەرەسێنی زیاتر هەوڵ و شەونخۆنیەکی بۆ کارەکەت بەڵام بەداخەوە نە حکومەت نە بەرپرسەکان نە هیچ وەزارەتێک نە هیچ کەسێک هاتووە بە بەیان بڵێت بەیان تۆ توانایەکی وات هەیە من ئەمەوێ هاوکاری بکەم بەس ئەو ئیشە باشکە سپاسانەکەم مامۆستا خەدر با و پرسیارە لە جەنابیشتان بکەم ینی ئەوەی کە حکوومەت و وەزارەتی ڕۆشنبیری و بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیریەکان و بەرپرسەکان لا لە هونەرمەندان ناکەنەوە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی لە پەیامی پیرۆز و ڕاستەقینەی هونەر نەگەیش و نازانم بوارە چەند گرنگە یان پێیان خۆش نییە گەشە بکات وڵی ڕەنگە بڵێم یەکەمیان بەڕاست دەزانم ڕەنگە بێ ئاگایی ئەو دامەزراوانی کە باسی کرد بە وەزارەتیشەوە بە حکوومەتیشەوە یعنی ڕاستیەکە خۆیان لێلایەن بەڕاستی لەلای هەمووان معلومە ینی هونەر ناسنامەی میلەتانە ینی ئێمە ئەگەر ناسنامەکەمان ون بێ بەچی خۆمان بناسیێنی من هەموو کاتێکگەڵێ مەڵم ینی هونەر لە هەموو دامەزراوەکانی دنیا بڵین گەورەترە تەنانەت لە حیزبیش گەورەترە چونکی کاتێ هونەر هەبووە تەنانەت دیانەتیش نەبووە نەک حیزب لە سۆفۆ هەندێک جار حزبەکان بۆ کۆکردنەوەی دەنگ پەنا بنە بەر هونەرمەندان ئەو شتە کاتەیە کە زۆر بێمانایە من بوورە و قسەیەەکەم بەڵام ئەوانە بێ گرنگی بە هونەر بن لەبەرەوەی کە ناسنامەکان جوانتر و گەورەتر بێ خەڵک زیاتر بیان ناسێنێ ئێمە خەڵکمان لەلایە بووە سەردەمانی هەشتاکان مەسەلەن بینەر نەخوێنەوار بوون بەڵام فێری زمانی میسری بوون لە چی لەو دراما میسریانی کە شانەدرا باشە کاکە ئەمان نەقلێکی زۆر مهمە تۆ هونەرێک ئەدەبێک نەقلەکەی بۆ میلەتێک خوێنەواری نییە بەڵام نەتیجەی کاریگەری ئەو درامایانە لەسەر هەست و سۆزی خەڵک وا لێگە هەم فێری زمانەکەش بوویت هەم ئەدەبی خۆشە بڵاو کردەوە وای لێ هاتووی ئێمە سەردەمانی ئێمە کە گەنجوین لە ساڵی هەشتاکان یعنی وەک میسریەکان قسەمانە کرد بەبێەوە یەک میسریمان بینی بێ تەنانەت کە هەموو شیشتی کۆمیدی شتی جوان و تەنانەت ئێمە لەو ئاخیرەیە وەکو دادەبیان وتی لە شانۆگەرەکانمانە هەندێکیمان کرد بە کوردی و نمایشمان کرد زۆرترین جمهوری هەبوو بە تایبەتی من نامەوێت جیاوازی بکەم لە بینی شارێک و شارێکە بەڵام سلێمانی زۆرترین ئەکتەری کۆمیدیای تایە زۆرترین توانیست هەیە جوانترین کاری کۆمیدیا لەم شارە کراوە بەڵام زۆر بەداخەوە
ئەو شوێنەی کە ئەو دەرماندانی تایە سلێمانی بێ و ئەگەر بە شێوەیەکی ئام حکوومەتیش بێ پشتگوێ خراوە غەدرێکی گەورەیە لە هونەریەکەن بەڕاستی. سوپاسانەکەم وەکو مامۆستاوتی دادە بەیان زۆر جار کە قسە لەسەر بینەرەکرێ وترێت کێشک لێرە کێشەی بینەر نییە چکە مامۆستاوتی کاری یعنی ڕەنگە بۆ منە دۆبلاش کرابێ کەچی ئقبالی لەسەر بووە و هەڵ بە دیاریەوە دانیشتو ئێمە لە کەناڵەکانە بینین کۆمەڵێک بابەتی درامای کۆمیدی ئەهێنن کە ئەسڵن لەگەڵ بەها کۆمەڵایەتیەکانی کورد و کوردستان و لەگەڵ کەلتورە هەناردە کراوە بۆی تۆ واد لێ بکری وەکو بیر بکەیتەوە پیرۆزیەکانی ئەو پیرۆزیەکانی تۆش بێت خەڵک هەردا ئەنیشێ بە دیارەوە 400 دڵقە 500 دڵقە 600 دڵقە لێرەوە ناتوانین بڵین کە هونەرمەندان و ئەوانەی کە ئەگەر بکرێ بڵێم و بەرهێنان لە بواری هونەرەکەن کەم تەرخەمن ئەوان بەرهەمیان نەبێ خەڵدانیشێ بە دیاریانەوە و ڕەنگە لە ڕووە مادیەکەشەوە سوودیان پێ بگەێنێ ڕاستەکەی قسەکە زۆر جوانە ئێمە کورد هەر لە ئەزەڵەوە زۆر خۆشمە بووە زۆر قسەی خۆشی کردووە دانیشتن و مەجلیسیان گەرم کردووە بە قسەی خۆش و بە نوکتەوە یعنی بەسەرهاتی زۆر خۆش هەبووە جاران یعنی هەر ئەوانە ئێمە ئەتوانێت بیکەینە بڵێن سینناریۆیەک بیکەینە شانۆگەریەک بیکەینە دەقێک بۆی بتوانین کللتوری خۆمان بناسیێنی بە وڵاتانی تر نەک لە هی وڵاتان بینین لاسایی بکەینەوانە یاخود ئەمانەی کە تۆ بلاچ کراوە ئێمە کللتوری زۆر جوانمان هەیە بەڵام ئەو کەسە ئەو شخصە دڵسۆزە نییە لە ناو کایەکەیە نییە کە بتوانێت ئەمانە هەمووی کۆکاتوانە بیکاتە چیرۆکێک بیکاتە دەقێک بکاتە سینناریۆیەک بۆ ئەوی کە ئێمەی ئەکتەریش بتوانانی بەرجەستەی بکەین دەرهێنەر بتوانێت بەرهێنی بکاتی ئیشی تیا بکات کاری تیا بکات ینی ئەوەیە کێشەکەی ئێمە بۆیە بەردەوام نابین بۆیە ڕەخنەکان زیاترن بۆ لەبەرەوەی ئێمە لەسەریمان کردوونەتەوە وڵاتانی ترمان هێناوە یان دەقی وڵاتانی ترە کردومانە بە کوردی ئەی بۆ شتی خۆمان نەبێت شتی خۆماڵی خۆمان نەبێت شتی زۆر جوانمان هەیە بەداکەوە ئیتر ئەوە ئەگەڕێمەوە بۆ نووسەرەکانی یا کەسی دڵسۆز نییە کە ئەوانە کۆکاتەوانێ و بیکاتە دەقیق کەواتە کێشەکە یعنی هەمەلایەنە هەر ئەوە نییە کە بڵین کەسێک نییە دام بکات بەڵکو پێویستمان بەوەیە نووسەرەکانیش لایەن لێ بکرێتەوە سیناریستەکان دەرهێنەری باشیش هەبێت و هەمووی کەرەستەکانی چێشتاکە ئامادە بکرێت بۆی شتێکی خۆماڵی بێت و خەڵکیش دڵی پێی خۆش سوپاس خاتوبیان مامۆستا چەند گرنگە لەلایەن وەزارەتەوە سانسۆرێکی ئیجابی هەبێت سانسۆر نەک بەمانایەوەی ڕێگری بکرێت بەڵکو سانسۆرێک هەبێت بۆ نمونە هەموو بابەتێک نەچێتە ناو ماڵەکانمانەوە ئێمە بینین ینی کۆمەڵێک ینی هوەری بە ناوی کۆمێدیاوە چ ئەوانەی هاتوونەتە ناوە چی دەخیلن چ ئەوانەی خۆشمان هی ئەوە نین خەڵک بە دیارەوە دابنیشتێت و دەرخواردی خەڵک بدرێت بینەر شایانی ئەوە نییە بەڵام بینەر ڕایەنراوە چاوەڕێیەکە هەفتە دوای هەفتە زۆر ڕاست خۆی لە ڕاستیە ڕەنگە چەند کەسێک دامدابێ وەکو پسپۆر بۆ ئەوەی کەەوە دەقێک هەڵسەنگێنەیان پرسوڕایەک بە کارێکی هونەری بکرێ ئەمە لە وەزارەتی ڕۆشنبیریە ڕەنگە وەکو ناوبوونی هەبێ بەڵام وەکو ئەوەی کەەوە کارابێ هیچ کاشتێکی وانە ئەژینە خۆی پێویستە چەند کەسانێکی شارەزا هەر کارێکی هونەریە با بەوانە تێپەڕێ فلتەرە تێپەڕێ پاشەوە نمایشکرێ ئەوانیش ڕەچایی ئەوکەن ئایا ئەمە هەتا چەند خزمەت بە هونەرەکە هەتا چەند خزمەت بە بینەرەکە هەتا چەند پەیامی جوانی پێەیە ئەگە کۆمیدیا بێ ڕەنگە زۆر جوانتر جات بێ هەر هەماشت بەڵام بەداخەوە ئەو کەسە شارەزانە نین و هەر کەس هەڵەسێ بۆ خۆی ئەو شتەکە ڕێگری ناکرێ لەبەرەوەی ئەوانەی کە نازانم زۆر معنی نین بەوەی کە ئەو شتە پیشانەرێ بەلایەنەوە گرنگ نییە هەرچیە بێ گرنگەوەی ئەمە بەرنمەیەکی پێپڕکرێتەوە یان دەمی خەڵکی پێژیرێکا کە ئەوە نییە بەرنمەیەکی کۆمیدیمە بۆ داناوە سێریکەنی تر خۆکاکە ئیتر چی کەتانێلۆ لە ناوەڕاستی بەرنمەکانی شەڕیکلامی بازرگانی دەرخواردی بێتەشید ئەوە ئەوە هەنێ بەرنامە هەیە پێ ناوتێ کۆمیدیا هەنێ بەرنامە کە شتێک بێ نەمانای تایە تەنە خوتوکەشن نایە لەسەر خەڵکیش حسابە کۆمەڵێک چاویشی
هیلا کردەوە بە بینین ڕەنگە مناڵ هەبێ بگەڕێ خەڵک هەیە کاکێ لەم زوبار و زروپەیە تەنفیسێکی ئێوەیە کە کەشوهەوایە بێت تۆزێک پێ بکەنێ نەختێک کێشەی یینی حاڵەتی نفسی خۆی بەوە بەتاڵ کاتەوە ببینێ تۆ دانیشی ئەم شتانی بۆ بکەی بەڕاستی گوناحە بۆیە ئەڵێم ئەگەر وەزارەتی ڕۆشنبیری کاکە جاران هەبووە ینی بە فلتەرێکی وا بە قووەتە ئەڕۆشت شتەکان نەبوو ینی شتێک خەرەلی دیابێ ڕەنگە تیاشێ بێ زۆر بەکەمی بەس ئێستا کە کراوەی کە ئازاد بیلەوەی کە چیەکەی ئەمە پێی ناوتی ئازادی بەڕاستی ئەمە جۆرە ینی بڵێن نازانم دڵم نایە وڵم بەرەڵاییەکە لە کۆمەڵێک کارە کە هیچ بنەمایەکی فەن و جوان هونەریتیانە بەداخەوە کە بێ وەزارەتی ڕۆشنبیریش فەلسەفە و استراتیژێکی نوێدا بڕێژێتەوە بە شێوەی ڕابردوو بەردەوام سپاس دەکەم مامۆستاگەن خات و بەیان چی بەنسبەت هونەرمەندان خۆیانەوە یعنی من لێت ناشارمەوە بۆم بەرنمەیە پێم خۆش بوو زۆرترین هونەرمەند بەسەر بکەمەوە بەڵام تیای بوو پرسیاری یەکرد کەیتر لە بەرنمەکەیە تیای بوو بمبورن بە بیان و پاساوی جیاواز نەئەهات بۆ بەرنمەکە و یعنی هەستەکەی نێوان هونەرمەندان ئەوەندە باش نییە کە بتوانن یەکدەنگ بن و کاریگەریدا بنێن وەزارەتێکی وەکو وەزارەتی ڕۆشنبیری بە ناچاری بێن لەسەر خەت کە لایەن لێ بکاتەوە ئەمە تا چەندەوایە زۆر یعنی بەداخەوە بۆ شخصانە بەنسبەت من خۆمەوە هیچ کێشێکم لەگەڵ کەسێکان نییە ئەگەر کێشەشم هەبوو بێت لە بەرنمەیەکی وا لەگەڵ یا دانیش و مناقەشاکەین نیژمافی خەمەکە هاوبەشە بەڵێ هاوبەشە یعنی لە ڕێی ئەم هونەرەوە بووە لەوانەیە عاجزێکمان بوو بێت لە ڕێی هونەرەکە بووە جا ئەی بۆ نەتوانین بە هەردووکمان چارە سەرێک بدۆزینەوە بۆ ئەوە بۆ دڵ یەکتری عاجزکەین لەبەرەوە بەداخەوە ئەو شتانە زۆ لە ناو هونەرمەندانە هەیە بەداخەوە یعنی من خۆم لە بەڕێوەبەراتی و دەدی شانۆم ئەی بینم چۆنە نەحەقیکی زۆر ئەکرێ بەرامبەر بەوانەی کە هەوڵ کۆششیان هەیە و تا ئیستا بەردەوامن لەوانەیە کە دانیشتون جێگەیەکیان گرتووە و بەرهەمیشیان نیە بەڵێ بەرهەمیشانیە و زیاتر ئیمامیان پێ ئەیدێ بەڵێ هەستەکەم لە بینی هونەرمەندانە بڵێن ئەو گرۆپێکی دروست کردو ئەو گرۆپێکی دروست کردووە ئەو قسە بەوەڵێ ئەو چاڵ بۆ هەڵی هەڵەکەن من وەکو شخصی خۆم بۆ هەموو ئیشەکە چم سەیری هەموو ئیشێکی شەکەم دەستخۆشیشیان یەکەم بۆ لەبەروی ماندوو بوون تۆ بێ حساب بۆ ماندوو بوونەکە هەڵکەی دوای ئەوە ئەگەر ڕەخنێشتێکم هەبوو لەسەری قساکەم بەس لە پشتەوە هیچ قسەیەک ناکەم چونکە ئەوە تاوانە بۆ من بۆ لەبەروی من هونەرمەندم منیش سبەینە ئەینە ئیشی تۆ ئەەکەمەوە یعنی ئیسا ئەگە من بێژەر بم من ڕەخنە لە تۆ بگرم منیش سبەینە بێژەرم کارێکی تر ئەەکەم لەوانەیەکی تر ڕەخنەم لێک نابێت چکە ئەبێ بەرامبەرەکە تیم کار بکرێ بۆی ئەنجامی هەبێت و کاریگەریشدا بڵێ کۆتا پەیام خاتون قوربانە بم کۆتا پەیامم ئەوەیە کە من لە ناو هونەرمەندانە ئەو خۆشەویستی و ئەو لێبوردەیە هەبێ لە بینی یەکتریا گروپ بە گروپ یاخود ئەوەی کە شارەزایینی عیب نییە ئەگەر شارەزایید نییە دەزمە بە بۆ ئەو کەوچکە کە ئیشت پێیەتی دەزمە بە بۆ کارێکە پێشتر ئەزمونن نەبوو بێ یعنی هیوادارم ئەو هەڵوێستە هەبێت لە ناو هونەرمەندانە کە خۆشەویستی و لێبوردەی لەگەڵ یەکتریا هەبێت سپاس دەکەم خاتون مامۆستا کۆتا پەیامی جەنابتان لە ڕووی گرنگیدان بە هونەرمەندانەوە ینی بۆ نمونە عەرەب و میسرەکان شانازی بە عادل ئیمامەوە ئەکەن بە سەعید ساڵحەوە ئەکەن بە یونس شەلەبیەوە ئەیکەن بە سەید زیانەوە ئەیکەن بە چەندین کەسی دیکەوە ئەکەن پێت وایە ئێمەش ئەگەر گرنگیدان هەبێت و هونەر بکرێت بە بوارێک کە هونەرمەندەکە بژێنێ ئەتوانین خەڵکی لەوان باشترمان هەبێت لە جیاتیەوەی ئەوان بانکەن و کیلۆ ئاڵتون هەدیان بنێ من لەو بڕۆیم هونەرمەندی کورد ئەگەر لەوان ئاستیان زیاتر نەبێ کەمتر نەبێ ئەگەر وەکو ئەوان پژگیریان بکرێ ئەگەر وەکو ئەوان وایان لێ بکرێ کە تەنها کارەکان بەس هونەر بێشتێکی کە نەبێ لە کاتی ئیشی هونەریە بیت لە بژێوی ژیانی و بیت لە کێشەکانی ژیانی نەکاتەوە زۆر لەوانێت لەو هونەرمەندەی کە جەنابێ باسێکردن زۆر لەوانە بەتواناترن
من تەمەناکەم هونەرمەند تەنها کاری بێ بە هونەر پشتگیرێکی تەواوی لێ بکرێ هیوام و ینی باوەڕم هەیە کە ئەوانە ئاستیان زۆر لەوانە بەرزتر نەبێت کەمتر نیە. هونەرمەندانی زۆر ئەزیز مامۆستا قادر جەلال و خات و بەیان زەریفی زۆر سوپاس تانەکەم مامۆستایانی ئەزیزم سوپاس کە حزورتان هەبوو بەو هیوایم لەو ماوەکەمەی لە بەردەستمان بوو کۆمەڵی خەمی زۆر جددیمان باس کرد بێ سەبارەت بە هونەری کۆمیدیا و ئەمە شەڵێکە بەو هیوای کەناڵەکانی دیکەشیشی لەسەر کە نەرکەسە لای خۆیەوە و بە ئەنجامێکی بگەین ماندوو نەبن بەڵێ ئەزیزانم بڕگەی یەکەمی بەرنامەکە کۆتایی هات لە بڕگەی دووەم لەگەڵ جەنابی دکتۆر شێرکۆ عەبدوڵڵا لە خزمەتتانە. بەڵێ ئەزیزان دووبارە سڵاوتان لێبێت لەم بڕگەی بەرنامەکە کە وەکو لە پێشەکێکە ئاماژەم پێکرد بوو تایبەتە بە قسەکردن لەسەر هونەری ئەوەی پێوترێ هونەری کۆمیدیا یاخود کۆمیدی و خۆتان نەزانن و زۆر قسەی لەسەر کراوە کە ئەم بوارە لە هەرێمی کوردستان بە بەراورد بە ڕابردوو لە پاشەکشێدایە و ئەوەی ئێستا تۆتە دەر بوارەکەیە جاران پێوترا هونەرێکی جددیە جادە کۆمیدیایەکی ڕاستەقینەیە ئامانجی هەیە و بەمەبەستی هەندێک جار لە بابەتەکان ئەدا دەست بۆ تابۆکانە بات بۆ ئەوەی چارەسەرێک بدۆزێتەوە بەڵام ئەوەی ئێستا هەیە قسە لەسەر وایە کە بەو شێوەیە نیە من زیاتر ناڵێم بۆم بڕگەیە میوانداری جەنابی دکتۆر شێرکۆ عەبدوڵڵامان کردەوە دیارەکە بە نووسینەکانی ناسراون و زیاتر لە بواری تەنزە ئەنووسێ بەڵام کۆمیدیایەکە یاخود تەنزێکە کە تەنزێکی جددیە. دکتۆر سپاس بۆم دەرفەتەوە ماوەیەکی زۆرە دەرنەکەوتون دیارامە بۆ ئێمە مای خۆشحاڵیە هەر بژی دکتۆر پێم خۆشە لەوێەوە دەست پێ بکەین کە ئەم بوارە کە تا ڕادەیەک لە وڵاتان وەکو هونەری شانۆ دەرکەوتووە لەسەر ستیج یان هەندێک جار ئەوەی ستاندەپ کۆمیدیە بە پێوە قسەکانی ئەکات لە هەرێمی کوردستان قسە لەسەر ئەوە هەیە کە لە ڕابردووە باشتر بووە ئێستا لە پاشەکشێدایە ئێوە لەو بوارەیە ڕێیتان چییە و تا چەندە لەگەڵەوەن کە فعلەن لە پاشەکشێدا بێت؟ بەڵێ وەڵاهی ئەمەیە دوو خاڵ باس بکەم یەکەمیان ئایا هەر کۆمیدیا لە پاشەکشایە و دووەمیان ئایا هەر لە ناو کوردستانە کۆمیدیا لە پاشەکشایە بەداخەوە بوارەکانی تریشمان هەر کامێکیانەگری لە پاشەکشایەوە هۆکاری زۆرە ئەوانە لەوانەشە بواری کۆمیدیایە تۆ ناتوانانی مەسەلەن پەردەیەکی خراپت هەبێ و هونەرێکی باڵات هەبێت تەندروستیەکی نزمت هەبێ و کارەبایەکی باشت هەبێ هەنی ئەو شتانە هەمووی پەیوەستن بەیەکەوە بەڵێ ئەوەی کاڵەن قاعدة الأوائل المستطرقة هەموو بێ لە یەک مستەوە بێ و تاریخ ئەوەی سەلماندووە. دووهەم کۆمیدیا تەنیا هەر لە کوردستانە لە پاشەکشایە نەخێر لە هەموو ناوچەکە لە تەواوی ناوچەکە لە پاشەکشایە و ئەوەش کۆمەڵێک هۆکاری هەیە. هۆکارەکان بۆ بازێکی بۆ ئەوە ئەگەڕێتەوە کە تەبیعەتی مەوزوعەکان گۆڕاوە مەسەلەن جاران مەسەلە نیشتیمانیەکان مەسەلە چینایەتیەکان ئەوانە سەرنجی خەڵکی ڕائکێشە. ئێستا هونەر بەگشتی بۆ بە بزنس خەڵک هیلاکە ماندووە هیشەکات یەتەوە چێ بۆ شانۆیەک پێ بکەنێ پێ لە بەرنامەیە بگرێ پێ بکەنێ و دوایەوە هیچی لە بەجێ نامێنێ نە فکرەیەکە نە مەسەلەیەکی جادە نە مناقەشەی مەوزوعێکە نە چارەسەرێکە وەکو کاڵایەکی لێ هاتوو. بەڵێ دووهەمینیان پەرشوبڵاوی هونەرمەندان خۆیانە لە سعودیەوە بیگرە هەتاکو و میسر و هەتاکو و ئێران و هەمویان ئەم کێشیان هەیە ینی ئەم هونەرمەند لەگەڵ هونەرمەندا ئیش ناکە ئەوی تیابێ نایەت ئەم تەشەرزم و پەرشوبڵاوی وای کردووە کە غرور دروست بێت و هیچ شتێک بەقەدەر غرور زەدە لە هونەرمەند نایە بە تایبەتی هونەرمەندی کۆمیدی ینی لە خۆبایی بوون بە کوژی هونەری کۆمیدیایە. دووهەمین خاڵێکی دوای ئەوەیە کە ئەم کۆمیدیا کارێکی دەستە جەمعیە بەڵام ئێستا ئەبینین
مەسەن کابرا ئەکتەرە خۆی سینناارێژە نووسێ دەرهێنانی ژەکات ئینتاژی ژەکات لە هەمووی خراپتر ئەو کۆمپانیان کە سپۆنسەری ئەم هێنانەکەن ئەمانە نایانەوێت ئەو شتێکی جاد بێ یان قەزیەشی گەورە بۆروژێنێ ئەنێ لە نا ئەو برگانە ڕکلامێ بۆ بەرهەمەکەی خۆی بکە و ئاعتیما دەکاتە سەر دەموچاوی نەجمەکە یانێتر نە ئیخراجی لا مهمە نە ئینارەی لا مهمە لەو دەقەیە خەڵک کۆ بێت بەڵێ ئەمە وای کردووە کە شتێکی مبتەزەل دروست ببێت یانی خاڵێکی تر مەسلەی ڕەمەزانە بەڕاستی من زۆرم پێ ناخۆشە هەچی چالاکی هوەری و ئیعلامی و ئەمانە هەیە لە ڕەمەزانە کۆ بکرێتەوە ئەمە وا کات کە مەسەن هوەر و نمایش و ئەمانە بەگشتی ببن بە بەشێک لە تقوسی ڕەمەزان و ئەمە هەڵپەیەک دروستەکە جاری وایە هەفتەیەک پێش ڕەمەزان کابرا هیچی نەکردووە لە پڕێت بە پەلە ئەو شتانە هەڵک ڕۆزێنێ و شتێکی سەقەت دەرەچێت ئەمە هۆکارە گشتیەکانە لە هێنا لە هەموو عالەمی سێمە بەنسبەت کوردەوە ئەمانەی هەموو هەیە پێشگەلەوە کە ئەکتەرەکانمان بەڕاستی تەمەڵن نانی من بڕوا ناکەم ئەکتەرێکمان هەبێ هەفتەی فلیمێ ببینێ دەقێکی شانوەیی ببینێ فلیمێکی کۆمیدی ببینێ پرۆڤەیە بکات هەموو مهنەیەک پێویستی بە خزمەتکردنە پێویستی بۆ خۆتی تیا گەشە پێ بدەیت و ئاعتیمادیان لەسەر ئەوەیە کە گوایە بەهرەیان هەیە و دیارە بەهرەیان هەیە بەڵام بەهرە هەموو شتێک نییە ینی ئەو قسەیە زۆر ڕاستەکەڵێ هەموو ئبداعەک لە سایەکی بەهرەیە لە سانەوەی خۆپێگەیان و ماندوو بوو خوێندنەوە و تەدریب و ئەم شتانەیە شێوازی هوەر و شێوازی بەنسبەت بینەر و خەڵکەوە دکتۆر ینی سەیرەکەی بۆ نمونە جۆرە کۆمیدایە کاتۆتە با بڵێم بازارەکەەوە کە بازاڕیشی گەرمە و ئیقبالیشی لەسرە خەڵکێکی زۆر بە دیارەوە دانیشێ بەڵام لای و کەسانی کە جدین و لە بوارەکەی شەکەن پێیان وایە ئەمە جددی نییە و تەنانەت هەندێک جار باس لەواکەن پێویستە وەزارەتی ڕۆشنبیری سنووریشیان بۆ دابنێت ئەخر ئەوەیە بە کاڵاکردنی هوەر ئەو کارە ساتەی هەیە ینی لای ئێمە ینی بۆ بە کاڵا بەداخەوە کاڵایەکی هەرزانیش اینجا ئەمە کۆمەڵی بەرپرسیارەتیە یەکەم بەرپرسیارەتی حکوومەت و دەسەڵاتدارانی وڵاتەکەیە دووهەمینیان بەرپرسیارەتی سندیکای هونەرمەندان و نووسەران و ئەمانەیە سێهەمینیان بەرپرسیارەتی هاوڵاتی خۆیەتی ینی حەق نییە هاوڵاتی ڕازی بێ ئەوە عقلی پسوک بکەنەوە کۆمەڵە شتی دەرخوار بدرێکە تەنها سەرقاڵکردنی بێت و هیچ پەیامێکی نەبێت کۆمیدیای ئێمە ئێستا ئەوەی کە لە تەلەڤیزیۆن و شاشەکانە برەوی هەیە کۆمیدیای عیوبە ینی ئاحتیما دەگات سەرەوەی فڵان کەس لاڵە یان قەڵەوە یان شێتە یان ئەمانە شتێکن ینی سوکاتیکردنە بە کەرامەتی ئینسان کەواتە کەناڵەکانی ڕاگەیاندنیش لەم نێوەندەی ڕۆڵیانەیە چکات هەر جەنابتان خۆتان لەو بوارەیە کارتان کردەوە بۆ نمونە ئێمە جاران بەرنامەمان هەبوو خەڵک بە دیاریەوە دانیشت و وەکو ترێ بزماری خۆیەوەشان باسی دەکەم و کوڕێکانە کرد و لە ئەنجامیشە کۆمیدی بوو خەڵک دڵخۆشە بوو چاوەڕێی ئەکرد ئێمە بۆچی ئێستا ئەم بوارە لەلاو کەناڵەکانمانە غائیبە جا ئەوە بیستم باسی ئەوەش بکەم ینی کە یەکێک لە خصوصیاتەکانی ئەم قەیرانە ئەوەیە کە تاپۆکان زۆرن لە کوردستانە ینی ئێمە ماوەیەکی زۆر لەو کایە ئیشمان کرد و دەستمان بۆ زۆر هێڵی سووریش برد و هێڵە سوورەکانیشمان بەزان بەڵام دوایی هەر بە تەنیا باڵی ماینەوە ینی دەنگێکی تر نەهاتە پاڵمان تیپێکی تر دروست نەبوو مەسەن گۆڤاری سی خورمە دەوری 23 ساڵ دروستمان کرد گۆڤارێکی تر نەیتوانی بە تەنیا ئەمێنیتەوە و دوای ئەوە کاردانەوەی بەرپرسەکان بەرامبەر ئەوە چیە ینی کە تۆ ڕەخنەیەگەگری بۆ ئەوە نییە خەڵک پێ بکەنی ئەوە بەشێکی ئەرکەکەیە بوو
بۆ ئەوەیە کە چارەسەر بکرێت نمونەی بەشیر شۆشە بوو تانە ناو عێراق بوو بڵێ نەیتوانی بەردەوام بێ ئێستا لە کەناڵێکی بڵێ دەرەوەی عێراق و لە ئەڵمانیا و لە DW کارەکانی خۆیەکە کەواتە تۆ پێ دوایە هێشتا پارتە سیاسیەکانیشمان بەرپرسەکانیشمان لەو ئاستەیە نین کە ئەمە بە ڕۆحێکی هوەری و بەرپرسیارەتی و ڕاضی وەربگرن نەخێرنەوە بەداخەوە یانە پێ ئەەکەنن وەکو شتێکە بەلایەنە ئەڕات و هیچ بەجێ ناهێڵە لایەن بەڵام زۆر شتەتوانێ بکرێت ینی وەزارەتی ڕۆشنبیری بە تایبەتی بە پرسیارە لەو بوارە ئەبێ چی بکەن دکتۆر بۆ بواری کۆمیدیا ینی پێویستە یەکەم شت ئەو تیپە ئەسلیانە و ئەو تیپە چاکانەی کە ئەزمونێکیان هەیەەوە ڕابردوویەک و مێژوویەکی جوانیان هەیە لە وڵاتەکە ئەوانە ببوژێنرێنەوە ئەو پەیمانگا و کۆریجە هوناریانەی کە هەنە و دامەزراوە هوناریانەی کە هەن بەڕاستی منهەجەکانیان هاوچەرخ بێت ینی لێپرسینەوە هەبێت ئاگادار بکرێن لە تازەترین و نوێترین بەرهەم و تەکنیکی هوەری و کارێکی ترەوەی کە هوەرمەند بەڕاستی ژیانی دابین کرێ ئاستی کەمی ژیانی دابین کردیانی خۆی ئامادە بکاوەکو تۆ لە سەرەتا ئاماژت پێدا نەک هەفتەیەک پێشەوە بێت دقەکە بخوێنێتەوە و ڕۆڵ ببینێ و ئاکتین بکات و سێەم تەقسیمی عمل هەبێت تەقسیمی کار هەبێ ینی ڕێگە نەیەن کابراایك ئەکتەریش بێت و دەرهێنەریش بێت و سینارستیش بێت و بەرهەمهێنەریش بێت لە هەمووی گرنگترەوەیە کە مەوسمی نەبێ ینی ئەمە خۆ هەڵمەتی کوتان نییە بڵێ مەسەنە فلانە هەفتە دەست پێ بکە ئەمە شتێکە ئەڕوات ڕووبارێکە ئەڕات ینی بۆچی هەر لە ڕەمەزانە بۆچی بێ بەشێک لە تخۆسی ڕەمەزان دکتۆر من یەک پرسیارم ماوە سەبارەت بە سیناریۆ بۆ نمونە ئێوە لەو بوارەیان نووسن لە هەفتەنامە کانە بۆ نمونە لە ڕۆژنامەکانە بابەتتان هەیە نووسراوتان هەیە خەڵکی خۆشە بڵاویە کاتەوە لە بواری سیناریۆ ئێوە دەقتان نووسیوە بۆ نمونە بەڵام خەڵکانێک نەبن لای لێ بکەنەوە بیکەن بە شانۆگەریەک بیکەن بە بابەتێکی کۆمیدی جددی بەڵێ ئەشید زۆرمان هەیە بڵێ نەکار من برادری کەش هەیە و ئەکەوێتە سەر مەزاج بەسەلەن ئەو مدیری تەلەڤیزیۆنەکە یان کار بەدەستی تەلەڤیزیۆنەکە بەدڵی نەبێ یان لە ڕێبازە فکرێکی ئەو نەبیت فەرامۆشیەکە ینی ئەوە پێویستە لیجان هەبێت هەم دەق هەڵبژێرێت لەسەر ئەساسی ئەدەبی و هوەری نەک لەسەر ئەساسی مەزاج و ئایدۆلۆژیا و تەقسیم بەندی شەبێت جاکردنەوە هەبێ ینی ئەوە نەبێت ئەو دەستگایانە ببن بە سەبەبی پەرش و بڵاوکردنەوەی هوەرمەندانیانی پێویستە ینی ڕێزی مێژوی خۆمان بگرینەوە لە بیدایەتی سەدەی بیستەمەوە هوەری شان و نمایش بە شێوەیەکی جوان هات ینی خەمی خەڵکی هەڵگرتە بوو ئێمە پێمان عیب نەبێ کە مەسەلەن دەقی چاچی بێگانە بێنین بیکوردێنین ڕاستە ژمارەیەکی کەم نووسری کۆمیدیمان هەیە و ئەوانەمان هەیە بەڵام ئەتوانین ینی سەقافەتی عالەمی پڕە لەوانە زۆر سپاسان دەکەم دکتۆر مادوونە بن هەر بژین بەڵێ عەزیزان ئەم بڕگەیەمان لەگەڵ کاک دکتۆر شێرکۆ عەبدوڵڵا بوو تا بڕگەی داهاتوو لە خزمەتانە چاوتان لەسەر سپاس. بەڵێ بینەرانی ئەزیز دووبارە سڵاوتان لێبێت لەم بەرنمەیە کا بەرنمەیەکی تایبەتە با قسەکردن لە سەر هوەری کۆمیدیا و ئەوەیە وتێت کە ئەم هوەرە لە هەرێمی کوردستان پاشەکشەی کردووە یاخود لە پاشەکشێدایە لە سلێمانیەوە هاتووینەتە هەولێر دیارە بەنیاز بووین کاک ئەیام بەجیا وەربگرین دوایی بیرمان کردەوە کە فرسەتێکی باشە لەگەڵ کاگەیان مەسەردانێکی مامۆستا ئەحمەد سالار بکەین و لە ماڵەکەی بەسوپاسەوە میوانداری کردوین و بەرنمەکەمان بەردەوام بکەین. مامۆستا بەنسبەت هوەری کۆمیدیا لە هەرێمی کوردستان ئەم هوەرە پێشتر چۆن بوو و ئێستا پێگەی لەکوێدایە؟ خۆی سەرەتا کۆمیدیا تراژیدیا هەردووچێن یەک چاوگ و سەرچاوایان هەیە لە سەردەمانێکەوە سەردەمی سەدەی چواری پێش میلاد لە وڵاتی یۆنان سەری هەڵداوە
ئەویش لە ڕووی ئەو شعر و بەزم و بەیت و بالۆرەی بۆ خاوەندەکەین و ئاینە دیۆنیزیۆسیەکە ئەکرا یەکیان بە ناوی کۆمۆس ئۆدی ئۆدی یعنی گۆرانی کۆمۆس یعنی بەزم و ڕزم و شایی و لۆغان جگە لەوە ئەو وشەیە واتایەکی تریشی هەیە پەیوەندی بە سکوزاوە هەیە هەروەها تراگۆس ئۆدی واتە گۆرانی بزن بزنە گۆرانی بزن پەیوەندی بە ئاینەکەیانە و هەیە لە ژیانیشیانە باری کشت و کاڵە توخمیشی سەرەکی بووە واتە گۆرانی بزن ئەمە دوو لای ئەبینێ کۆمۆس ئۆدیەکە لایەنی خۆشی و بەزم و ڕزم ئەمی تریشیان شۆرەوەریەکانی خوداوەند و چەرمەسەریەکانی و نەهامەتیەکانی ئازارەکانی ئەخستە ڕوو ئەمە پەرەی سند بوو بە تراجیدی و بوو بە کۆمیدی وەلەو سەردەمانە گەورەترین نووسەری کۆمیدی ئەرستۆفانیس لە ساڵی 448 بەڵێ پێش زاینە لەدایک بووە بۆ نووسینەکانی تا ئەمڕۆ ماون هەردوو لایە کە ئێمە ئەڵێن شانۆ لەو ڕۆژەوەی بووە دوو ڕوخساری هەڵگرتووە یەک پێکەنین دوو گریانە هەر یەکە فەلسەفەی خۆی هەیە بۆ گریان بۆ پێکەنین لەو سەردەمانە هاتوون پێکەنینیش فەلسەفەیەکی تایبەتی خۆی هەیە شتێ نییە پێکەنی بۆ پێکەنین هەر سەیری فەرهەنگی تیاتر و شانۆ بکە پتر لە چل جۆر کۆمیدی هەیە هەریەکە بۆ مەبەستێکە هەریەکە بۆ فەلسەفەیەکە فەلسەفە مەبەستم لە ئەرکە ئەرکێکی تایبەتی هەیە هەریەکەیان و ئێمە لە مێژووشە زۆر ئەبینین کە ئەوانەی کە لە کۆمیدیا هونەرمەندی گەورە بوون ئەوانە ڕۆڵی گەورەیان لە گۆڕانکاریەکانە بووە لە مێژووا دیار بوون ئێستا کەسەیە مۆلێر من خۆم دووسێ کاری مۆلێرم کردووە و ڕۆڵی هەبووە لە دروستکردنی شانۆی کوردیە هەروە نووسەرەکانی تریش شانۆی کوردی سەرەتا کە لە هەر شوێنێ شانۆ بێ بە کۆمیدی دەست پێەکە کۆمیدی ئاشناترە چکۆم شانۆ بینەر تا لۆی هەنگاوێ نزیک بەرەوە ئەو سەد هەنگاو لە تۆ نزیکە بێتەوە ئەو پێ ئەکەنێ ئەو خۆشی ئەوێ من زۆر جار سوپاسی ئەوانە ئەەکەم کە بتوانن خەندەیە بخەنە سەر ڕووی خەڵکەکە چونکم لە سەردەمی جەنگی جیهانی دوو هەما ئەمە بینی سوپای ئەمریکی و سوپای بەریتانیۆمانە هەڵەسان هونەرمەندە کۆمیدیەکانیان ئەبرد بۆ بەرەکانی جەنگ بۆ ئەوەی لەوێ تۆزی خۆشی بەخش بن بە سەربازەکان و ئەو مەرگ و کوێرەوەریان لە یەکەمکەنەوە ئەوە لە مێژووا هەیە ئێمەش لە کاتێکا من سوپاسیەوە ناکەم ڕۆژی لە ڕۆژان لە بەرهەمێکیانە پێکەنی نەخەنە سەر ڕووی خەڵکی کاکە ئەمە خۆشی بەخشە بۆ خەڵکەکە چێژ بەخشە بۆ خەڵکەکە ئێستا هەمانە ئەو بەرهەم و بابەتانە مامۆستا ئێستا کەمتر ئێمە گلەی لە هونەرمەند هەرگیز نابێ بکرێ ئەو لە هیچ شتێکە تاوانبار نییە ئەوەی کە پێویستە گلەی لێ بکەین بۆی ڕاست بکەیرەوە پەیوەنددارەکانە لە وەزارەتی ڕۆشنبیریەوە وەزارەتی پەروەردەوە لە پیلاندانانەوە لە هەموو ئەمانەی پەیوەندیان هەیە پێوەی بۆ هونەرمەندەکە وای لێبێ نەتوانێ هونەرەکەی خۆی بە باشی ڕاگرێ خوا نەخواسە بێقەدری بکە یاوەکو پیشە مامەڵی لەگەڵا بکە لە ڕێگەی بتوانێت ژیانی شەرەفمەندانە بژی و ممارەسەی کارەکەی تا ئێستاش گرفتی ئێمە ئەوەیە وەختی خۆی نەیان هێشتووە کورد هونەر ببێتە پیشەمەندی کەسێکی وەکو من ئەوە بۆ 6 ساڵە چێ بەڵام من مامۆستا بووم پێشتر کاری ترم هەبووە ئەوسا من کاری شانۆم کردووە هەر هەموو وایە ئەوە کاکە ئەیان برادەرانی ترمان هەمووی وا بووە لەبەرەوە ئێمە پێویستە خەڵکەکە بێنینەوە بۆ ئەوە چونکم ئەو پێکەنینەی کە خەڵک پێ ئەکەنێ بیرچوونەوەی شتێکی ناخۆشە لەو ڕۆژانە لێی و ئاهێکی پیاە
جگە لەوە پێکەنین و تەراژە جیاوازیەکی گەوهرین لە نێوانیانایە کۆمیدیا واتە دەمودوو لەگەڵ هۆشاکە لەگەڵ ئەقڵاکە بەڵام تەراژیدیا لەگەڵ سۆزایکە لەگەڵ سۆز و ئەوانە لەگەڵ عاتیفەیکە دووشتی زۆر جیاوازن سوپاسەکەم دێمەوە خزمەتان کاکە ئەیام دیارە جەنابیشتان هەر وەکو عەرە بەڵێ غەنیون عن التعریف خەڵک لە ڕێگەی شەکانتانەوە بە تایبەت شەمە و دانی شەکەری مەمە چوە ناو خەڵکەوە پێم خۆشە بزانم یعنی ئێوە لە سەردەمێکە بەرهەمی باشتان هەبوو حزوورێکی باشتان هەبوو و کارەکان کۆمیدی بوون بەڵام کۆمیدی جاد و جدی بوون و بینەرتاندانە بە دیار خۆتانەوە ئێستا بۆچی هوەری کۆمیدیا لە هەرێمی کوردستان لە پاشەکشەی بەردەوامدایە چونکە تروسکایی یەک تا ئێستا نابینرێت خۆی کۆمیدیا التەسلیە والئیسلاح یعنی تو هەم تەسلیت دێ خەڵک هەم دەبی ئیسلاحیان بکەیت چێژ و چاکسازیە ئەو ئیشە قەدیمانێکە ئەمە دەماندی مەسەر ئیمامۆستای جەنابی مفتیش عام بوو پاڵتۆ بوو ئیمامۆستا سعدونی ڕەجەب بوو ئیمامۆستا تەڵعەتی ئیمامۆستا هیوای ئەو ئیشانە ئیسلاح بوو ئێستا نە تەسلیە نە ئیسلاحە ڕێزم لە ئەو دانیشتێ ئێستا دەتانی وەصف بکەیت بە تەهریج ینی زۆر ئاڵۆز کرا هەندێکم کۆمنتم خوێندۆتەوە ئەڵێن مەهزەلەیە نەک مەهزەلە ینی معقول نیە ئەلفازی وا خراپ دەگوترێ ناکرێەوە کەواتە نەکرد کۆمێدیاکەی تێکداوە لە بەها کۆمەڵایەتەکان و لە دابوونەریتەکانی کۆمەلگەی کوردەواریش لایەنداوە بۆی خەڵکی زیاتر بۆ خۆیان ڕابکێشن یان ئەمە خەڵکی لێ دوور دوور دەکەوتەوە تو بڕۆ بازار بپرسە بڵێ ئەوە کابرا ئەو حیوارەی گوت دلەوە غەلەتی کرد ئەمە زۆر دەرهێنەر هەبوو پیان گوتی ئەوە غەلەتە بەمی گوتی ئەوە شۆیە ئەکاکە شۆ چییە شۆ کەلیمە شۆ تێناگەمەوە کەواتە ئەمەی ئێستا هەیە کۆمیدیا نییە نەبووە شتیوە لە تاریخیانی مۆبایلە چ پێ لە خۆی دانیشتە سۆشال میدیا ئەو شتانە ئەمە نازانێت بەکەی بخۆ دوو تەمسیل دەکا پێ دەکەنی باڕۆکەچی دادەنی خۆی دەکاتە فلیم ئەوە دەوێ مەشهوربی ئوستاز ئەو هایە فەن وانە مامۆستا ئەحمەد یعنی زۆر جار قسە لەسەر خواستی سەردەمەکرێت کاکە ئەیان وتی ینی ئەمە ئێستا هەیە تەهریجە ینی خۆ بە نازانم بە موهەڕیجکردنە نەک کۆمیدیا خواستی سەردەمەکە وایەوێت بینەری کورد ئەمەی ئەوێ یان بەو شێوەیە نییە ئەو ئاڵۆزەباریەکە کە هونەرمەندەکە بێبەریە لی وەکووتمان لایەنێکی تر هەیە ئەبێ ئەو پرۆگرامێکی ئەبێ پلانی هەبێ جگە لەوە چەند ساڵە ئێمە ئەڵێن با تیپێکی نەتەوایەتیمان هەبێ با ئەمانەی کە ئێستا لە پەیمانگای هوەر و کۆلێجی هوەر بەهرەی جوانیان تیا دەرەکەوێ با ئەوانە وەرگرین و لەوانە دروستکەین هەم بوارێکە بە گەنجەکان هەم دروستکردنی ئەوەیە ئێمە گلەیمان لەوە نییە کە فارسەیانی مەهزەلە چکم مەهزەلە لە قۆناغەکانەی چێ بۆ لە جۆری لە کۆمیدیەکان گاڵتە جاری بە کوردیەکەی هەنێ جار بە کۆمیدیای نزمیش ناوە بەێ لەبەر ئەوە وەزارەت ئەیند قەرەباڵغ بووە بەشتی ترەوە زۆر جار من پێشنیارم کردووە لە باتی ئەو هەموو قەرەباڵغەیە ببێتە دەستگایکی شانە و سینەما و یعنی هوەرە جوانەکان بە تەنیا ئەوەنە و ئەو کەسانە وەرگرن کە ئەتوانن ڕۆڵی گەورە ببینن و ئەتوانێ وەزارەت داهاتی خۆی هەبێت چەند تیپێکی بەردەوام گەلەکەمان حەز لە وەزارەتێک بێت بەرهەمهێن بێ نەک بەرخۆر بێت و بێت بە بەردەوام ئەو بە فستیڤال ڕەنگە هیچ شتێنەیە تا ئاراوە ساڵانە چەند فستیڤالەکەین یەت و ئەڕوا بەڵام ئەگەر تۆ بەرنمەیەکە بێ بۆ پێگەیانن بەرنامە و هەبێ لە مناڵەکانەوە بۆ بنە بینەر ئەمانە ڕۆڵی گەورە چی بە نسبەت ناوەندە ئەکادیمیەکانەوە مامۆستایە پەیمانگەکان کۆلێژەکان ئەتوانن ئاکتەری ینی کەسێک دروست بکەن پەروەردە بکەن کە بتوانێت ڕۆڵی کۆمیدی ببینیان ئەمە شتێکە خۆڕستکەوە بێ لە کەسەکەی بوونی هەبێ ناتوانانی بخوێندن ئەکادیمی و پەیمانگایەک ناتوانێت هوەرمەند دروستکە بەڵام بەرچاوی ڕوونەکە ئەبێ خۆی دروستکە خۆی دروستکە دەنا هەزارەها کەس لە پەیمانگا و لە کۆلێجەکان دەرچوون ئەوە ئێستا ئاستێکی هوەری باڵا هەبێ
سپاسانەکەم مامۆستاگیان کاکە ئەیام چی بەنسبەت دۆخی دارایی ئەکتەرەکانمانەوە چکە هەندێک جار قسە لەسەرەوە کرێ ئەم بوارە کراوە بە بوارێکی بازرگانی ڕەها بەحت و لە ڕێگەی ئەمەوە هونەرمەندەکانی هەندێک جار بە ناچاریە چون کاریان لەگەڵاکەن بەڵام تا جێگەیە کە ڕۆن و ئیتر بەرگە ناگرن لە یەکشێنەوە قەزێ بەنسبەت دارایی ئەوە واقعەکەی بەڕاست پێ بڵێم تەبەقەی هونەرمەندەکان ئەکتەرەکان ئەوجا هەولێر بی سلێمانی بیان دۆک بی یعنی 180 وەزعی دارایی خراپە ئەم با پێ دەم بە واقعی کرێکی تێدایە قەرداری تێدایە فەقیری تێدایە و زۆربەی ئەوی شارێت دەکرێ مەسەلەن ڕیکلامێک دەکا لەسەر ئاوی تەماتە لەسەر ماستیە لە مەطعەمیە بڕوا بکە ئەوە لەبەر ئەوەی وەزعی اقتصادیان تەواویە بەڵام لە بەرامبەرە کەسانێکی شەن لەسەر شان و بە ناوی هونەرمەندانەوە ینی پارەیان هێندە لێ زیادە ئیدن بە ڤێلا و ڤێلای دیکە و سەفر و ئیفاد و لە ناو ناوەندی هونەرمەندانیشە ناوەکان دیارن حکوومەتە بێت لە بەرامبەر ئەمانە چی بکات حکوومەت چی پێ ناکرێت یەک نییە دونیە هزار نیە ئەمە باسی هونەرمەندەکانی خۆمان دەکەین ئەوانەی ئیش دەکەن ئەوانەیە مەشهورن ئەوانەیە معروفن مەغدورن ئەوانەیە ئیش ناکەن هیچیان نییە فەنیان نییە های لایف دەژی مامۆساحمە لە جێگەیەک وتبووت شانۆ و پەیامی ئەو دەقانەی کە ئەکتەرەکان دەوری تیابینن کۆمەڵ ئەبێ سێ مەرجی سەرەکی تیابێ یەک بیر و باوەڕێکی تیابێ دوو ڕون و ڕەوانی تیابێ دوازەح بێ وە سێ خۆشی ببەخشێ خۆشی بەخش جوانی دروست بکات بەڵێ وایە هەر لێرەوە وەڵامی ئەوشم بیتەوە ئێمە تیپێکی شانۆیمانەیە بتوانین نوێنەرایەتی کوردستان بکات لە وڵاتان پیشانوەکەم لە 1940دا مەزراوە ئەوە ماوەی چەند ساڵێک کە بارەگاشی نەماوە بە ناو ماوە هەر بەرهەمیش بەردەوامەوە کاکەرسەلان دەروێش ئێستا لە پرۆڤایەکە من قساکەم بەڵام تیپەکە یارمەتی شێ بوو کرێخانوکەی پیائیشی پێکە نەیهێشت سەردەمی برادێک هەموو ئەوانەی نەهێشت باشە ئەوە هەندێ جار بیریانەکردەوە باشە بۆ لە ئەوروپا کاکە من لە ئەوروپا هەموو پایتەختەکانی ئەوروپا چووم لە ساڵی هەفتاوە من سەفەرەکەم لەوێ شانۆکان جگە لەوە من تکتی هینم کڕیوە ئۆپەرا بە 120 یۆرۆ بەریش نەکەوتووە پێشتر گرتوومە بە هەوڵم ماوە شانۆکانیش لە 20ەوە بۆ 36 یۆرۆ کە هەمیشە بەردەوامە و کۆمەڵێ بەرهەمی هەیە ساڵ 12 مانگە ئیشەکات لە هەموو وڵاتەکان بینەرەکان 5,000 دەن بۆی بچن ینی عەرزێکی باش ببینن بە زۆر ێزانن 5,000 بەڕێ لەبەر ئەوەی ئەوە فێر نەکراون و خەڵکەکە باری ژیانی ئێستا لەوێ بۆتە شتێکی ئەو هەموو خێزانێک لە پرۆگرامیە هەیە هەفتەی پلانە ڕۆژی ئەچێ بۆ شانۆ پلانە ڕۆژی ئەچێ بۆ شوێنێکی کە بۆ سینەما یا بۆ چێشخانەیەکی تایبەتی لە پرۆگرامی ژیانی ڕۆژانەیانە ئەمە چەسپە لای ئێمە نیەشتیوە ئەوە پەیوەندی بە بارودۆخەکەمانەوە ئێمەش ئەم وڵاتەی ئێمە نەکەوتۆتە سەرپی خۆی ئەوە داعیشی لێپیا بۆ شتیکەی لێپیا بۆ ڕۆژانە لێ ئەورێ بردومانەکرێ یعنی خەڵکی 6,000 وبار وا باسەکە وەکو وڵاتەکەی مە وڵاتێک بیە سەربەخۆ بێدا سەربەخۆ نیێشتا کاکە ئەمەکو کۆتا پرسیارم دێمە خزمەتی جەنابتان یعنی زۆر جار قسە لەسەر سانسۆر ئەکرێت قسە لەسەرەوە ئەکرێت کە من ئەم پرسیارم لە هونەرمەندەکانی دیکەش کردووە سانسۆرێکی پۆزتیف و ئەرێنی و ئیجابی هەبێت کە ڕێگەن نەدا هەموو بابەتێک ینی نمایش بکرێت هەموو بابەتێک عرض بکرێت و بچێتە سەر شاشەی ماڵەکان ئەبێ ئەمە چۆن ڕێک بخرێت چکە خۆت لە سەرەتای قسەکان تەوتت وتت کۆمەڵی قسەیتە ئینسان ڕووی نایە باسی بکات ئێستا ئەوە نە بە ڤیددیۆ لۆتم لێ داریش ئەلفازی وها بەکاردێن نات لە ناو عیلی خۆت بەکار نینی کەواتە بوونی ئەم فیلتەر و سانسۆرە چەند گرنگە دوای ئەفە تەلەڤیزیۆن تو نەبڕی ئەو لە قتەیە ناو تەلەڤیزیۆن ئەسنای لێدار ئەمە لە مێژە ئیش دەکەێت
تەمەشا دەکەیت دوای دەبڕی کەت یان ئەوە نابڕن. بەڵێ کۆتا پەیامی جەنابتان. کۆتا پەیامی من ئەوەیە ینی هونەرمەندی کۆمیدی شتەکە ڕەمزەکە لە هەموو وڵاتە. بڵێ یەک لە میسالەکان جەمال عەبدولناسر دەستە وڵاتێک قەڵەباڵغە خەڵک بەجووی دەکەوی جەمال عەبدولناسر دنیا یەک شەخص بەجووی دەکەوی جەمال عەبدولناسر ئیزعاج دەبێت جەمال عەبدولناسر مەوکوبەکە ڕادێک دەڵێ ئەوە چی دەوێ وەرە کاکە چ دەوێ دەڵێ ئەگەر چوویە مسەر سەلام لە ئیسماعیل یاسینی بکە. ئیسماعیل یاسین هونەرمەندێکی کۆمیدی مصری بوو ئەوستا. بڵێ لە سەردەمی لەگەڵ عادلی ئیمام و پێش عادلی ئیمامیشی کردووە. ینی بزانە فەنانی کۆمیدی ئەوەندە میم بووە. بڵێ ئێستا لە وڵاتی مە سەبر دانێ ئەوەش بڕوخێنن. بەداخ سپاسانەکەم مامۆستا ئەحمەد کۆتا پرسیاری من سەبارەت بە هەبوونی استراتیژ و فەلسفەیەک لەلایەن وەزارەتی ڕۆشنبیریەوە ینی ئەم استراتیژ و فەلسفەی 4 ساڵی داهات و پێویستە کێدای بڕێژێ و چەند گرنگە وەکو کاکە ئەیان وتی گرنگی بە هونەرمەندەکانی خۆمان بدرێت. ئێستا ئەوەی دڵخۆشم ئەم کابینە نوێیە یەکێ لە بڕیارەکان ئەوەیە هەر وەزیرێک پیلانی خۆی بخاتە ڕوو بڵێ ئەمە ئەەکەم. نەکت و پڕ لەلایەکەوە ئەو بجێ بۆ دانراوە نیوەی هەنێ فلیم بی بە و ساحێبەکەشی دیار دەبێ و فلیمەکەش دیار بەڵێ وەکەوەی لە ڕۆژانی ڕابردوو باس زۆری وا بووە بتوانێت پیلانەکەی بخرێتە بەردەمی هونەرمەندان. پێم خۆش بوو ئەو بە ڕێزە وەزیرە دوێ وتیان لە سلێمانی دیم لە تەلەڤیزۆن لەگەڵ ڕۆشنبیرانە کۆبووتەوە بزانێ ڕایان چیە و بە قسەیان بکە. ئەمە ئەبێ لە هەولێر بکرێ لە دووەک بکرێ بۆی ڕێی خەڵکەکە وەرگیرێ تەنان لە کەرکک بکرێ بزانن چیتانەیە هونەرمەندان. ئەم سکاڵا و دەردە دڵی کە ئەیکەین ڕۆژانە کەمێک کەمی کاتەوە. ئێمەش حەقی خۆمانە مرۆڤین ئەمانەوێ هەتاوەکو توانامان هەیە لە هونەرەکە کار بکەین. ئێمە زۆر بەمان تر لە 50 ساڵەوە ئیشەکە لەو بوارە شارەزاییەکی هەیە گوێی لێبگیرێ. سپاس قوربان. سپاس بۆ جەنابتان مامۆستا ئەحمەد سالار زۆر سپاستانەکەم ماندوو نەبن من زیاتر لە کاتان ناگرم کاگەی ئەمگیان هەر بژین. بەڵێ بینەرانی ئەزیزم ئەم بەرنمەیەمان تایبەت بوو بە قسەکردن لەسەر بوارێک کە لە کەناڵەکانی ڕاگەیاندنیش پشتگوێ خراوە بە بابەتێکی گرنگ سیر نەکراوە ئەمە هەوڵێک بوو بۆی لای لێ بکەینەوە هەم حکوومەت بە ئاگا بێتەوە لەم پرسە گرنگە و هەم وەزارەتی ڕۆشنبیریش بە هەڕەمەکی مامەڵە لەگەڵ پرسەکە نەکات پرس بە کەسانی شارەزا بکات بزانێت داواکاریەکانیان چییە خەمەکانیان چییە و پێشنیازەکانیشیان چیە بۆ پێشخستنی ئەم بوارە ڕێزی یادگارفایەخ و تەواوی ستافی بەرنامەی پاسی یادگار قبول بکەن کە لە شاری سلێمانی و لە هەولێری پایتەخت ئێمە ئەنجامماندا ئێجگار ماندوو بوون بە بەرنمەکەەوە تا بەرنمەیەکی دیکە ئێوە و کوردستان لە ئەمانەتی خوادا بن خواتان لەگەڵ.